بڕیارە وەفدێکی کەسایەتی و هونەری و ڕاگەاندنکارە عراقیەکان لەگەڵ ژمارەیەک کۆمپانیای گەشتیاری سەردانی ناوچە گەشتیاریەکانی هەرێم دەکەن و لە چوارچێوەیەشدا سەردانی گەلی عەلیبەگ دەکەن. ئامانجی ئەم سەردانە برەودانە بە کەرتی گەشتیاری لەوبارەوە ڕاستەوخۆ ئازاد ئۆمەراوەیی وەردەگرین. کاک ئازاد سڵاوت لەبێ، زانیاری زیاتر لای چۆت چییە سەبارەت بە وەفدێکی کەسایەتی و ڕاگەاندنکاران بۆ ناوچەی سۆران و باڵەکایەتی؟ بەڵێ کاک زانا سڵاو لە تۆ لە بینەرانی بەڕێز بێتن. من لە هاوینە هەواری گەلی عەلیبەگم. دیارە ئەمڕۆ وەفدێکی ڕاگەیاندکار و کۆمپانیا گەشتیاریەکانی عێراق لە سەرجەم پارێزگاکان سەردانی ئێرەکەن لە گەڵ گەشت و گوزاری سۆران کۆبنەوە. دیارە ئامانجیان بەرەو پێشبردننی لایەنی گەشتیاریە و هێنانی گروپاتی گەشتیاریە بۆ ناوچەکە. من بۆ زانیاری زیاتر و قسەکردن لەو بارەیەوە لەگەڵ بەڕێوەبەری گەشت و گوزاری سۆران ئەمەوێتن زانیاری زیاتر وەربگرم دەربارەی هاتنی ئەو وەفدە و ئامانجیان لەم سەردانەدا چییە ئەگەر بەڕێوەبەری گەشت و گوزاری سۆران بێتە لامان. کاک بارزان ئەگەر بیتە ئێرە ئامانج لەم سەردانەوە هاتنی ئەم گروپاتی گەشتیاریە چێ بۆ هاتنیان بە مەبەستی زیاتر پتەوکردنی پەیوەندیەکانی نێوان کۆمپانیا گەشت و گوزارەکانی عێراق و هەروەها ئێمە وەکو گەشت و گوزارە بۆ ئەوەی بتوانین ئەو هەماهەنگیە بەردەوام بێتن و هانیان بدەین زیاتر گروپاتی گەشتیاری بۆ ئەم ناوچەیە بێنن. کۆمەڵێک فەنان و ڕاگەیاندکاری بەناوبانگی تەواوی پارێزەکانی عێراقیان لەگەڵدایە بۆی بە سروشت و تاافگەن جیاوازەکانی ئەم دەبەرە بیان ناسێنین و هانیان بدەین زیاتر بێن بۆ ئەم دەبەرە. هاتنی ئەم گروپاتانە کاریگەری ئەبێتن لەسەر هاتنی گەشتیار لە داهاتوودا. بەدڵنیاییەوە کاریگەریی زۆر باشی دەبێت لەسەر شاری عێراقی بەعام لەبەر ئەوەی ئەوانە کەسانی زۆر جیاواز و فەنانی بەناوبانگی تەواوی پارێزەکان. ئێوە چتان کردو بۆ ئەوەی گەشت و گوزاری ناوچەکە زیاتر پەرەی پێ بدرێتن لە داهاتوودا و فراوانتر بکرێت؟ ئێمە بەردەوام لە هەماهەنگی کۆنتاکتی بەردەوام دەوێت لە کۆمپانیا گەشتیاریەکان لەگەڵ کەسایەتە بەناوبانگەکانی عێراقی لەوەی جەزبی زیاتری گەشتیاری عێراقی بکەین و هانیان دێت چونکە بەڕاستی لێدا ناشارینەوە 185 گەشتیاری مەگەشتیاری باشوور ناوەڕاستی عێراق بۆ ئێمە تەرکیزمان زیاتر سەر تەواوی پارێزەکان. زۆر سپاس بۆ بەڕێز کاک بارزان محمەد بەڕێوەبەری گەشت و گوزاری سۆران. بەڵێ کاک زانە دیارە دەڤەری سۆران بە حکمیەوەی 180 ناوچە گەشتیاریەکانی پارێزگای هەولێر پێک دەهێنێت. ئەمە شوای کردووە کەوا زیاتر گروپاتی گەشتیاری و میدیاکاری خوار و ناوەڕاستی عێراق بە مەبەستی بینینی ئەم ناوچانە و هێنانی گەشتیار سەردانی دەڤەری سۆران بکەن. زۆر باشە کاک ئازاد، بۆ پێی کە بەڕێوەبەری گەشت و گوزاری سۆرانیش ئاماژەی بۆ داکات لە 185 گەشتیارەکان لە خوار و ناوەڕاستی عێراقەوە دێن و لە پارێزگاکانی دیکە عێراقەوە سەردانی ئەو ناوچەیە دەکەن. جگە لە هەڵکەوتەی سروشتی ناوچەکە خۆی حکومەتی هەرێمی کوردستان بایەخدانێکی هەبووە بۆ ناوچە گەشتیاریەکانی دەڤەری سۆران و باڵەکایەتی بەتایبەت؟ بەڵێ کاک زانا پێشتریش ئێمە لەم بوارەدا کارمان کردووە. دیارە گرفتی سەرەکی ئەم ناوچەیە لە ڕووی هاتنی گەشت و گوزار گرفتی سەرەکیان بڵێن ڕێگاوبانەکانی دەڤەری سۆران و ناوچەی باڵەکایەتی بۆ گەشتیار تەواو لەبار نین. ئەمە گرفتێکی سەرەکیە. پێشتریش گەشت و گوزاری ناوچەکەش ئاماژەیان بەوە داوە کەوا ڕێگاوبانەکان تەواو لەبار نین بەهۆی خراپیان و بەهۆی بەرتەسچیان. بۆی ڕێگاوبانەکان بە تەواوی پێویستیان بە چاکردنەوە هەیە لەم ناوچەیەوە. لە دەڤەری باڵەکایەتیش ناوچەی گەشتیاری گەلێک زۆرە، بەڵام نەبوونی ڕێگای پێویست و ڕێگای باش وای کردووە کە کەوا ناوچە گەشتیاریەکان لە زۆرێک لەو شوێنانە نەتوانرێت سوودی لێ وەربگرێتن. بەڵێ بەڕێز ئازاد ئۆمەراوەیی پەیامنەرمان لە سۆرانەوە لەگەڵمان بووی. زۆر سپاس بۆ زانیاریەکانت.